واترمارک چییە؟ چۆن دەتوانین بۆ وەردەکەی دروستمان کردووە واترمارکێک وەکو لۆگۆ، ژمارە موبایل یان هەر شتێکی حەزمان لێ لە بەکگراوندی کارەکەمان دابنین تاکو حەقی مولکەی ئێمە سابت بکە. سلااو هاوڕێیان، هاتنە لاتان بە یەکێکی دیکە لە ڤیدیۆکانی مەجموعەی فێرکاری مایکرۆسۆفت ئۆفیس. لەو بەرنامەیەدا دەمانێت باسی واترمارک بکەین. واترمارک چییە؟ چۆن دەتوانین واترمارک دابنین؟ چۆن دەتوانین واترمارکێک بە ئارۆزوی خۆمان دروست بکەین یان چۆن دەتوانین واترمارکەکان لا بدەین. واترمارک چییە؟ واترمارک ئێمە زۆر جار هەیە لە ناو بەرنامەکانی ئۆفیس بە تایبەتی وۆرد شتێکمان بە مادووبوونێکی زۆر دروست کردووە. بەڕاستی بە پێویستی دەزانین کە وەکو حقوقی مولکی خۆمان لۆگۆیەک شتێک لە بەکگراوندی کارەکەمان دابنین. بەکە دەنێن واترمارک نایەتە سەر نووسنەکان، دێتە بەکگراوندی کارەکەات، واتە نووسنەکان هیچ تێک ناچی وەکو بەکگراوندێکی کال دەرەچی لە ناو لاپەڕەکان. نووسنەکان هیچ تێک نادا. هەروە گوتم وەکو ئەوەی کە حقوقی مولکی ئێمە دیاری بکە و مافی ئێمە بپارێزە ئەو واترمارکە دادنێ. با بچین سەر دروستکردنی واترمارک، بزان واترمارکە چ بەشەکە و چۆن دروست دەکرێت، چۆن لای دەبێت. دەچینە ناو کۆمپیوتەرەکەمان، دێنە ناو کۆمپیوتەرەکەمان. لە بەشی دیزاین لای سەرەوە ئەگەر تەماشا بکەن فایل، هۆم، ئینسەرت، دیزاین. لە بەشی دیزاین کلیک دەکەین، دێن لە لای ڕاست لاپەڕەکە و لای سەرەوە تەماشا دەکەی واترمارک زۆر بە وازەحی لەبەر چاومانە و دیارە. لە خوار واترمارک سەمەشی بچووک هەیە، کلیک لەسەر دەکەی، مێنووی واترمارک بە تەواوەتی دەکرێتەوە. لێرە هەروەک دەبینن کۆمەڵێک واترمارکی حازرمان هەیە، لێرە دەتوانین بەکاری بینین. بۆ نمونە دۆنت کۆپی لێ دەین، دەبینی واترمارکەکە بە ڕەنگێکی کاڵ دێتە لە بەکگراوندی نووسنەکەمان، واتە ئەو واترمارکەی نووسنەکەمان تێک نادا، بە کالی دێتە پشتی نووسنەکە، هەروەک کوبرەی مۆرێکی لەسەر نووسنەکان لێ بدەی. لێرە ئەوانە دەتوانین اختیار بکەین هەرێک حەزمان لێبی. ئەگەر ئەوانە بە پێویستمان بوو دادنین، ئەگەنا دێی لای خوارەوە کۆمەڵێکی دیکە هەیە. لێرە دێنە خوارەوە لە ئەو بەشێکی زۆر گرینگە دەمانەوێت بە تەواوەتی لێ فێربین، بەشی کاستۆم واترمارکە. بەشی کاستۆم واترمارک کلیک لەسەر بەشی کاستۆم واترمارک دەکەین. لێرە ئەگەر تەماشا بکەن لێرە نووسان نۆ واترمارک، یعنی واترمارکمان ناوێت، پێویستمان پێی نییە، بەڵام ئێمە پێویستمان پێیت و ئەوە لا دەبین. لێرە دەتوانین کلیک لەسەر پیکچەر واترمارک بکەین. پیکچەر واترمارک لەو کاتە بەکاردێت کە ئێمە لۆگۆیەکمان هەیە یان ڕسمێکمان هەیە، دەمانێت ئەو شتەی وەکو وێنە لە ناو وەردەکەمان دابنین بۆ واترمارک. لێرە پیکچەر واترمارک هەڵدەبژێن، سلێکت پیکچەر لێ دەین. ئەو بەشێک کە ئێستا هەیتمان نووسرای سێ بەشمان هەیە، فرام فایلمان هەیە، لە ناو کۆمپیوتەرەکەتان بە دوای ڕسمەکە دەگەڕن. بینگ ئیمێج سێرچمان هەیە، وان درایڤمان هەیە. لێرە یەکەم گوتمان فرام فایلەکە لە ناو کۆمپیوتەرەکەتان بە دوای فایلەکە دەگەڕن دایدنن. بۆ نمونە کلیک لەسەر براوز دەکەی، ئەمە با ڕسمەکمان لێرە داناوە، ئەو لۆگۆی کەناڵەکەمان کە دادنەی ئەپلای دەکەی، دەبینن ئەو واترمارکە هاتە ئێرە. ئەگەر تەماشا بکەم با تۆزێک بچووکەکەین بە تەواوەتی دیار بێت. تەماشا دەکەین واترمارکەکەمان هاتە لە بەکگراوندی وەردەکەمان ڕاستە. دووبارە دەچین بەشی کاستۆم دەکەینەوە. لە بەشی کاستۆم گوتمان پیکچەر، سلێکت پیکچەرمان هەبوو. لێرە فرۆم فایلەکە لە ناو کۆمپیوتەرەکەمان ڕسمەکە هەڵدەبژێرین. بینگ ئیمێج سێرچ لە ناو سایتی، لە ناو وێبسایتی بینگ دەتوانین سێرچ بۆ ئەو ڕسمانە بکەین کە مەبەستمانە. لۆ نمونەمە لێرە دەمانوێت ڕسمی تێرێک دابنین. لێرە سێرچێک دەکەین، دەبینین بەپێی ئەو سێرچەکە کردومانە کۆمەڵێک ڕسمی باشمان دەداتن. ئەوەی دادنین بە دەبل کلیک ئەپلای دەکەی، ئەو ڕسما وەکو واترمارکە هەتا لە پشتی وەردەکەمان، لە بەکگراوندی وەردەکەمان. یەک تێبینێکی حەز دەکەم بزانن، ئێرەش ئەو دوو بەشێکەکەمان باس کرد، بەشی سێم دەمینێتەوە، ئەوەش لە سێرڤەرەکانی مایکرۆسۆفتە وان درایڤ. هەندێک کات هەیە دەبینن ئەو بەشە وەکو ئەو بەشێک من کردمەوە نایێتەوە، نایێتە بەردەستان. ئەوە لە بۆ حالەتێک کە
ئینتەرنێتەکەتان کۆنێکت نییە. ئەگەر تەماشا بکەن ئێستا من ئینتەرنێتەکەم کۆنێکت ناکەم، دیسکۆنێکتی دەکەم، ئەو سەفحەیە بەو شێوەیە کە ئێستا هەیە بەدەستمان نایە، با ئینتەرنێتمان دیسکۆنێکت کەم لێرە، دیسکۆنێکت. ئێستا ئینتەرنێتمان نییە ئەمە لێرە، دەچین ناو بەشی کاستۆم. لە بەشی کاستۆم ئەگەر تەماشا بکەن سلێکت پیکچەرکە لێت دەی، وەکو ئەوەکەی دی سێ بەشمان ناداتەوە، دەبێ ئیش بە کلیک لەسەر وەرک ئۆفلاینەکە بکەین چونکە ئینتەرنێتمان نییە، کلیک لەسەر وەرک ئۆفلاین دەکەین، ئەو کاتە دەتوانین بێن ڕسمەکەی خۆمان هەڵبژێرین، ئەپلای دەکەین، ڕسمەکە تەطبیق دەکرێت. ئاگادارن ئەگەر ئەو بەشە بەو شکلە بوو بزانێت کە ئینتەرنێتەکەتان دیسکۆنێکتەوە، دەبێت تەنها لەناو کۆمپیوتەرەکەتان هەڵبژێرن، ناتوان بچن بە ئۆنلاین لە سەرڤەرەکەی مایکرۆسۆفت یان لە سایتی بین هەڵبژێرن. با دووبارە ئینتەرنێتەکەمان کۆنێکت بکەین لەوانەیە بەکارمان بێ. دەچین هەر بەشی کاستۆم بەردەوام دێین لەسەر بەشی کاستۆم. لە بەشی کاستۆم گوتمان بەو شکلە ڕسمەکەی دادنەی. ئەگەر ڕسمەکەمان دانا پێمان سایزەکەمان بەدڵ نەبوو، دەتوان لەسەر ئۆتۆ لای بدەین، بە ئارەزوی خۆمان سایزەکەی دیاری بکەین، لۆ نمونە لەسەر 150 دادنین، زۆر گەورە بوو دەتوان لەسەر 150 دابنین، یان توانین خۆمان قیاسشی بۆی بنووسین 120 ئەپلای دەکەی، یان هەر لەسەر ئۆتۆکەی دادنین. هەر قیاسێکتان پێی باش بوو دەتوانن لە خۆتان قیاسەکەی لێرە دیاری بکەن. ئەگەر ئەو قیاسە لەنا ئەو قیاسانەی نەبوو کە لێرە دانراوە، خۆتان بینووسن، لۆ نمونە گوتمان 150 زۆرە کە تەطبیق دەکەی، 150 بیکەنە 130 لەسەر 130 دابنین. ئەگە باش نەبوو کەمتری کات، کەم بوو زیاترکەم، با ئارەزوی خۆتان توان دایبنن. ئەوە بە نسبەتی سایزی واترمارکەکەمان. لەسەر ئۆتۆی دادنم بە تۆزە گەورەبی باشتر دیابێت بە دەرسەکەمان. لێرە ئەگەر هاتوو ئەو بە لێرە بە ئەوەی گەورەکەم، ئەگەر تەماشا بکەن لێرە لە پێش ئۆتۆ لێرە تیکێک لێدراوە، سەحێک لێدراوە لە پێشی واش ئاوت. ئەگەر ئەو واش ئاوتە مستەحەکەی هەڵگرین، ئەپلای بکەین، واترمارکەکەمان زۆر تۆخ دەبێت. هەندێک کات پێویست دەکە واترمارکەکەمان تۆخ بێت، ئەوها بەو شکلە کار نەبێت. ئەگەر ویستمان واترمارکەکەمان ڕەنگی تۆختر بی، ئەو سەحی ویش ئاوتەکە هەردەگرین. بەڵام ئەگەر نەمانویست هەر وەکو خۆی دایدنین و ئەپلای دەکەین. لێرە دێن بەشی خوارەوە. بەشی خوارەوە پەیوەندی بە نووسینی تێکست هەیە، نووسینێک خۆمان بینووسین، شتێک خۆمان بینووسین، نەک ئەو نەک دانانی ڕسم و شتەکان دیکە. لێرە زمانەکە هەڵدەبژێری، لۆ نمونە دەمانە بە زمانی کوردی خۆمان دەنووسین کە من لەسەر یونیکۆدا تێکستەکە دەنووسی. ئەو ئەسلیە خۆی خودی کۆمپیوتەر دایناوە، مایکرۆسۆفت دانا لای دەبین، دەنووسین ئاسۆی زانکۆ، نووسینەکەمان نووسی. لێرە فۆنتەکەی هەڵدەبژێری، یەکێک لەو فۆنتانێک کە هەر فۆنتەکە حەستان لە بوو دایدنن، فۆنتی NRT بۆلد یەکێک لە جوانترین فۆنتەکانە کە بەکاردێ. لێرە زمانەکەمان هەڵبژارد، نووسینەکەی دەنووسین، فۆنتەکەت هەڵدەبژێری، سایزەکەش عینەن وەکو ئەوی سەرەوە هیچ فەرقی نییە، سایزەکەی هەڵدەبژێری، ئۆتۆکەی دادنی، ئەگەر باش نەبوو دووبارە بە ئارەزوی خۆت سایزەکەی بۆ دادنی. لێرەش ئەپلای دەکەین بە شتەکان ببینین، تەماشا بکەن. نووسینی ئاسۆی زانکۆ هاتە لە بەکگراوندی وەردەکەمان. ئەگەر ئەو نووسینەمان ڕەنگەکەمان بەدڵ نەبوو، ڕەنگەکەی دەتوان لێرە بگۆڕی، ڕەنگەکەی لۆ نمونە ئەمە لەسەر ڕەنگی سوور دادنین، ئەپلای دەکەی، ڕەنگەکەی بە ئارەزوی خۆن هەر ڕەنگێک حەزمان لێبوو لێرە دادن. ئەگە ئەو ڕەنگانەشمان پێ باش نەبوو دێ لێرە لەو بەشە ڕەنگەکان اختیار دەکەی. بەڵام خۆی لە واترمارک دائیمەن نابێ شتی زۆر ڕەنگاوڕەنگ بەکاربێنی، دائیمەن ڕەنگێکی لەو بابەتەن لە ڕەساسیەکان تۆخەکان ڕەساسی و ڕەساسی تۆخەکان لەو بابەتان یان ڕەشەکان بەکاردێ. ئەمەش هەر لەسەر ڕەنگی خۆی دادنین، ئەپلای دەکەین. چکە واترمارک لە بەکگراوندی نووسینەکەمانە نابی زۆر تێکەری نووسینەکەمان بی، نووسینەکە دەبی واضح بی و بخیندێت. ئەگەر لێرە نووسینەکەمان ڕەنگی کاڵ بوو، هەر وەکو لە ناو ڕسمەکە واش ئاوتمان هەبوو، لێرە ئەو سەحەمان هەیە، سەحەکەمان لای دەبی، ئەپلای دەکرد، نووسینەکەمان تۆخ دەبی، کە ساحەکەی دادنێ و ئەپلای دەکەی، نووسینەکەمان کالتر دەبی. لێرەش
دیاگۆنال و هۆریزانتالمان هەیە زۆر وازحە کارەکەیان چییە بۆ شێوەی مایل و ئاسۆیە شتەکان زۆر وازەها بەڵام دایمە واترمارک بۆ شکلێت جوانترە لە ناونووسنەکان شتەکەی واترمارکە خۆی جوانتر نیشان دەدا ئەگەر لێرە هەموو شتەکانمان بەدڵ بوو شتەکەمان هەڵبژات کە ئەپلایمان کرد پاش ئەپلایەکەی ئێمە دەتوانین بە سایزەکە لێرەش تەماشە سایزی نووسنەکەمان بکەین 36 زۆر کەمە لێرە نهۆدی دادنین ئەپلای دەکەی ئەگەر بەدڵمان نەبوو هەست دەکەم تۆزە کەمە لە بۆ ئەو دەرسێمە لەسەر سەتی دادنم ئەپلای دەکەم بەدڵم بوو دەتوانم کلۆزکەم ئۆکێکەم یان کلۆزکەم کلۆز دەکەی تاو واترمارکەکەمان دانا بەو شوێ زۆر دەرسێکی ئاسانە شتێکی زۆر بەسوودە بە دڵنیاییەوە لە کاتی نووسنی راپۆرتەکانتان لە کاتی نووسینی زۆر شتی دیکە هەیە بەکارتان دێ هەروە شتێکی دیکە هەیە لێرە حەز دەکەم بزانن لێرە لە بەشی واترمارک لێرە ریموو واترمارکمان هەیە ریموو واترمارک هەرچی واترمارکمان دانێ لەناو وەردەکەمان تەنها بە یەک کلیک دەتوان هەمووان لا بدەین لەسەری نامینێ لێرە ریموو واترمارکەکە لێ دەدەی واترمارکەکەمان نامینە دەڕوا زۆر سپاس تاکو ئێرە لەگەڵمان بوون دەرسی واترمارکمان کۆتاییمان پێهێنا دەرسێکی زۆر ئاسان بوو هەوڵماندا کە بە ئاسانترین شێوە بوتان باسی کەم بۆ دڵگەرمی ئێمە و بەردەوام بوونمان لە کارەکانمان تکایە کەنالی ئاسۆی زانکۆ کەنالی خۆتان لایک سابسکرایب بکەن کۆمنتش لەبیر مەکەن زۆر سپاس بۆ هاوکاریتان تاکو بەرنامەیەکی دیکە خواتان لەگەن